سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو بنکەی ڕۆشنبیری و هونەری ڕانیا بە پێویستمان زانین لەو کات و ساتەدا کە دەزانین عێراق و کوردستان بەسەر قەیرانێکی دارایی سیاسی ئەمنیدا تێدەپەڕێ بەڵام ناشکرێ ژیان لە چالاکی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری بوەستێ. بۆیە بیرمان لەوە کردەوە کە بتوانین دیدارێکی بیت و حەیران کە لەو شێوەی ئەو ڕەوەنجامی دەدەین بە بەشداری چەندین حەیرانبێژ و بەیتبێژی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات بۆ ئەوەی بتوانین هەم ئەم کولتور و گۆرانی و ڕەسەن مۆزیک و ڕەسەنە کوردیە زیندووکەینەوە هەم ئاشنایکەین بەنەوەی ئێستا و هەم بە حەیرانبێژان و بەیتبێژانی با بڵێن کوردستانی باشوور ئاشنا بن کولتوری یەکتر بناسن گۆرانیەکانی یەکتر بناسنەوە لەگەڵ ئەوانەی ڕۆژهەڵات. ئەمە دیارە ئامانزمان لەوە گەورەترە بەڵام ئەوە دێک تەجروبە یەکەمان بوو وەکو بنکەی ڕۆشنبیری و هونەری ڕانیە یەکەم جارە لێرە کارێکی ئاوا بکرێت کە دیدار و یەکەمین دیداری بیت و حەیران بێ بەڵام ئەمە لە داهاتوودا دەتوانین وا بکەین لەسەر ئاستی کوردستانی گەورە ئەیدی بەلاوک بەشدار بن بە هەموو ئەو زۆرە بیت و گۆرانی و مۆزیکە فۆکلۆرە کوردیانەی کە هەنا. کورد بەهۆیەوە کە خاوەنی زمانێکی زۆر دەوڵەمەندە و ئەو زارا و کوردیانی و چوار دیالێکتە کوردی بەغێرە بن لەهجەکانیش خاوەنی جوغرافیەکی پراکەندەیە و هەر چوار دەوریشی کەلتوری دیکەی وەک فارس و عەرەب و تورکوانە هەموو ناوچەکانی کوردستان تایبەتمەندی خۆیان هەیە یعنی موسیقایەکی زۆر زۆر ڕەسەن و پڕ لە مێژوو و پڕکارەساتیان هەیە کەوانە لە زۆر بواروان لە بواری مێژوویی بواری ئەدەبی بواری موسیقایی بواری هونەری هەتا ئوستورەشناسی و کۆمەڵناسی و ئێتنۆمیۆزۆکۆلۆژی وانە دەبێت کاری لەسەر بکرێت. جا سازدانی ئەو فستیوالانە و ئەو ئاڵوگۆڕی کەلتوری نێوان مەسەن باشوور و باکوور و یا ڕۆژهەڵات و ڕۆژاوانە دەبێت کورد کارێکی وا بکە ئەو موسیقە ڕەسەنانی خۆیان زۆرتر لە ناوچەکانی کە پەرە پێ بدەن و ئەو ئاڵوگۆڕ کەلتوریە بکردیە بۆ وێنە لێرە فستیوالێکی بیت و حەیران کە ساز دەبێت لۆکیشنی زۆربەی بیتەکان لێرە بوو بەڵام بەداخەوە ئێستا وەک چۆن بڵم بیت و با و لێرە پشتگوێ خراوە لە باکووری کوردستان باشە بە بۆنەی زۆربەی ئەو بنکە هونەریانی کە دادراوە بۆ وێنە لەوانە کۆما سەرحەد کەلتوری هەیە لە دیاربەکرێ ناوەندی دزلە و فرات هەیە یا لە ئەستەمبوڵێ مەکەمە هەیە مەرکەز کولتور و مزۆپۆتامیا لە هەولێرەوانش بنکەی مەقامات وانە دانرا بوو یا لە سلێمانی بەداخەوەری ئەوانە ئەو چالاکیانە ئەو تۆ ناکردیە بوونی فستیوالی ئاوە یا بانکێشکردنی ناوچەکانی دیکەی کوردستانی وەکو ڕۆژهەڵات لە باشوور یا باشوور ئەمە بەداخەوە ئێرانیا و بارودۆخە ئەگەر فستیوالی بشکرێ فستیوالی نێونەتەوەیەکانە کە هەموو کەلتورە جیاوازەکانە بەڵام کورد دەبێت لەو خۆناغیدا بتوانێ ئەو موسیقا ڕەسەنانە لێک کۆکاتەوە و بە وەچەی ئێستا و بە بەرەی نوێی بناسیێنێ جابوونی ئەو فستیوالانە زۆر گرنگی هەیە بەتایبەت کە حەیرانبێژێک مەسەڵەن مام خدر لە
ڕۆژهەڵاتی کوردستان دێتە باشووری کوردستان لەگەڵ حیلان بێژەکانی ئێرە بۆ وێنێ لەگەڵ یحیا بەگیر وستەیە مامۆستا عەرەب عوسمانیە لەگەڵ کاک حەمید گەڵاڵەی یا کاک شێروان شەیدا ئەوانە ئەگەر ئاشنا بن و ئەو میوانداری بکرێ و فستیوالی وا بەڕێوە بچێ. ئای دەوەرە ئازیزێ فرمێسکم لە خوڕەمەی بارانێ بەهارێ لە جۆشترن هەناسم لە منداڵی بێدایک و بابم گەلێک سارترن چیژێ پانیت لە هەنجیرە زەردەی ژەنگارێ خرترن